دابینکردنی خۆراک و پێشوەخت بە تایبەت بالەوە دەست پێ بکەم کە وەزیری کشت و کاڵ ئاماژەی پێکردووە ئەمە دڵنیایەکی باشە ئەدرێ بە جوتیاران و بە هەموو هاوڵاتیانیش چونکە پێشوەختە کە ئامادەکاریەکرێ و بە پێی وتەکانیشی بەو پێی کە لە هەرێمی کوردستان دوو کارگەی گەورە هەیە ئەمە واکات کە تا ڕادێک دڵنیاییمان هەبێت لە ئاسایشی خۆراک لە بەشێکی کە دابینکردنی گەنمە. بەڵام بە گشتی ئاسایشی خۆراک لە چ ئاستێکدایە و کارەکان چۆنە ڕابەڕێوە ئەم گفتوگوێدانم بۆ کەسێکی شارەزاویش بەڕێز دکتۆر دارا جەمیلە کە پسپۆڕە لە بواری شیکاری کوالێتی کۆنتترۆل و ئاسایشی خۆراکە. دکتۆر بەخێر هاتیۆم کاتت باش. زۆر سپاس ئەم کاتی جەنابتان باش. دکتۆر بالەوە دەست پێ بکەین کاتێک ئەوتر دابینکردنی ئاسایشی خۆراک مەبەست چییە لە دابینکردنی ئاسایشی خۆراک و ڕەگەزەکانی چییە؟ پێشەکی سوپاس بۆ ڕەساندنی ئەم دەرفەتە بێگومان هەموو کەسێک پێویستە ڕۆژانە بخوا بۆی ژیانی بەردەوام بێت. بەڵام پێشی خواردن خوا پێویستە ئاو بخوات دوای ئەوە نان بخوات یعنی تەنها بە نان و ئاو ژیان بەردەوامە بێت. بەڵام ڕەنگە نان یا کە بڵین نانی گەنم بە تایبەت مەبەسمانە بە تەنها کافی نەبێت بۆ ئەوەی تێگڕای پێداویستی خۆراکیەکانی جەستە ئینسان دابین بکات. بەڵام وەکوتم دوای ئاو گەنم ڕەگەزی یەکەمی ئاسایشی خۆراکە بۆ هەر کەسێکە لەسەر زەوی بێت. لەبەر ئەوە کاتێک کە ئەبیستین ئێمە بڕێکی تەواو و باشمان لە وەکو پێداویستیەکانی پێویستی ناوخۆ بەرهەمهێناوە لە گەنم و زیاتریشمان هەیە لەوەی کەەوە پێویستمانەوە ئەتوانین هەناردەشی بکەین. یعنی ئێمە ئەو ڕەگەزە گرنگەمان یاخود دابینکردنی ئاسایشی ئەو ڕەگەزە گرنگەمان کردووە ئەمە هەواڵێکی خۆشە. بێگومان ئەمە پرسیار زۆر هەڵەگری ئایا ئێمە چەندێک زەیومان تەرخان کردو بۆ ئەوەی ئەوەندە بەرهەم بێنین. ئایا ئەم بەرهەمەی کە هەمانە با بڵین ئەوەندە تەن یاخود چەندێک تەن لە دووەنمیەکە بە پێی ئەو ئینتاجیەتە ستاندەردەیەکەوە بە شێوەیەکی گشتی لە وڵاتانە هەیە یاخود کەمترە یاخود زیاتر ئەگەر کەمترە هۆکارەکانی چین بۆ چەندەها قسە هەڵەگرێن بڕۆوە. باشە دکتۆر بە پێی وتەکانی وەزیر بەیاڵە نزیکەی 3 ملیۆن یاخود با بڵین نزیکە ئابێتەوە لە 3 ملیۆن زەوی دۆنم داچێنراوە بە گەنم. ئەمە بەسە ئەنی ئەتوانین بڵین ئەمە دڵنیاییمان پێیاد لە دابینکردنی گەنم؟ وەڵا بێگومان ئەمە ئەتوانم بڵم زۆرە ئەم 3 ملیۆن دۆنمە و ڕەنگە بەڵگەشمان بۆ ئەوە باز لەو بەرهەمە بکەین کە هەر دیسانی ئەعلان کراوە بە نزیکەی دەوری 2 ملیۆن دۆنم بەرهەمی گەنم خەمڵەنراوە ئەگەر چی هەمووی نەدووراوەتەوە بەڵام هەنێکشی بەر باران کەوتووە بە ئاوشمان بێگومان بارانەکە دەستی خۆی خراپ ئەوە شوێنێ بەڕاستی هەم لە ڕووی نەوعیەتی گەنم و هەم لە ڕووی خراپکردنی گەنمەکە. بەس من لێرە بەڕاستی شتێکم هەیە ئەبێ بیڵێم ڕاشکاوانە ئەویژەوەیە ئامارەکان لە کوردستانە بەداخەوە تا ئێساش وردبینی تەواویتیان نەکراوە. مشکلەی ئامارمان هەیە لە هەموو بەڵێ کە مەسلێکی زۆر گرنگە. یعنی ئێستا بڵێن بەپی ئەمە بۆچی لە ڕێگەی ئومەی متحیدەوە ئێمە بزانین تێگڕای وڵاتان ساڵانە چەند پێداویستی گەنمیان هەیە ژماری دانیشتوانیان چەندێکە یا هەموو کەسێک لەسەر ئەم گۆی زەویە بەپی بەرهەمهێنانی گەنمی ساڵانە لە دنیا چەند کیلۆی بەرەکەوێ ئەمانە هەمووی ئەم ئامارانە لە بەردەمان خۆ ئێمە ناڵین ئەمە 100% وایە بەڵام پلس ماینەس 2 تا 4 طبعاً بۆ شخصەکە ناڵم چونکە ئەوە فەرقێکی زۆرەکات. بەس ئێمە ئەم ئامارەمان لە هەڵبەز و دابەزێکی گەورایە. مەسەن بۆ نمونە من نەزانم ساڵی 2019 ئەو زەوی کە بەکارە هێنرا بۆ چاندنی گەنم نیوەی ئەو بڕەیە کە ئێستا ئیعلانەکرێت. لەگەڵ ئەوە ئەبێ ئەومان لەبیر نەچێ کە وەرگرتنی گەنم لەلایەن حکوومەتی عێراقەوە و پاشان پێدانی ئەتوانی بڵێ عامیلی هاندان یا پێدانی پارەیەکی باش بۆ تەنی گەنم کە نزیک بۆ تۆ لە 850,000 دینار کە ئەمە بڕێ پارەی باشە بێگومان ئەمە جوتیارانی هانداوە بۆ ئەوەی کە زاویەکانان بکەن بە گەنم وەک لە شتێکی تر. بالئەخەز زۆربەی زۆری زەویەکانی ئێمە گەنمی دێمین یعنی ئەحتیمال دەکاتە سەر باران. ئەوەش بە کوردەکەی تەمەڵێکی زیاتری ئەوێ گورج و گۆڵێکی کەمتری ئەوێ کە زۆربەی خەڵکی ڕەنگە ئەمەی پێ خراپ نەبێت. یعنی تۆ ئەگەر بیتە دەست ڕەحمەتی باران و ئەوەندەش ئینتاجیەکەی پارێکی باشە هەبێت
تەرجیعەبی بۆی کەەوە زەویەکە بکەی بە گەنم وەک لە هەر شتێکی تر کە ڕەنگە زەحمەتی زیاتر بێت. باشە دکتۆر کەواتە نەبوونی ئامار ئەمە بێ بە فاکتەرێکی گەورە بۆی کە نەتوانین دڵنیایی لەسەر ئاسایشی خۆراک بین. بەڵام هۆکارێکی کەشەیە با بیرمان نەچێ هەموو ساڵێک لە کاتی وەرگرتنی گەنم لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا کۆمەڵێک گیر و گرفت و کێشە هەیە. ڕای تۆ چییە لەسەر ئەم کێشەیە؟ ینی بەدیدی تۆ پێویستەکە چی بکرێت بۆی ئەوە هیچ نەبێ ئەوە کاریگەری نەبێت لەسەر بەرهەمی گەنمی ئەمساڵ؟ بەڵێ لە سەرەتای دەستپێکردنی ئەم کابینەیە پرۆژەیەک هاتە پێشەوە و پەسەندیشکرا لەلایەن بەڕێز ئەنجومەنی وەزیرانەوە. پرۆژەکە بریتی بوو لەوەی کەوە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی وەرگرتنەوەی گەنمی جوتیاریان بکات لەلایەن کۆمپانیا ناوخۆییەکانەوە بەرامبەر بەوەکەوە مافی مۆڵەتی کردنەوە و دروستکردنی ئاش بدرێ بۆ کۆمپانیا خۆماڵیانە و گەنمەزیاکە بکرێ بە بڕوێش و ساوەر و گەنمە کوتاو و لە بری ئەوە ڕێگە بگیرێ لە هاوردەکردنی هەر یەک لەم جۆرە بەرهەمانە. ئیتر ئەوە لە لایەکەوە وەرەقی زەختی بەغامان لەسەر نامێنێت لایەکی تر دڵنیایی ئەدرێ بە جوتیاران و بەرامبەر بە بڵێن ڕەنجی ساڵی خۆیان بەڕاستی مافی خۆیان وەرەگرن و ئێمە لە هەمان کاتیشدا جۆرێک لە دڵنیایی بەرامبەر بە ئاسایشی خۆراک دابی نەکرێت. هەر دوو کۆمپانیاکە توانین بڵین لە دەڤەری سلێمانی و لە دەڤەری هەولێر تا ڕادەیە کەوتنە ئیش، بەڵام لەوە ناچێ هەتا ئێستا ئەو دڵنیای درابێ بە جوتیاران. بەڕای من ئەوەندەی بەرزبوونەوەی یاخود بڵین با بڵێن بەرزبوونەوەی نرخی تەنی گەنم لەلایەن عێراقەوە هاندانی زیاد کرد بۆ جوتیاران. یعنی جوتیارێک حەزەکە گەنمەکەی بفرۆشێ بە بەغدا لە بەروی پاری زیاتر دەداتێ نەکا بەرهەمی ناوخۆ. خۆی مەسەلەی بەرهەمی ناوخۆکە تۆ بەچەند لە یەکڕیت؟ ئایا تۆ ئەتوانی بە 850,000 دینار لێ بکڕیت؟ لە وەڵامان نەخێر. لەبەروی تۆ ناتوانین تەمەن جوتیار ڕەنجیاوە ئەوەی کێ پاری زیاتر باتێ بێ بۆ بیفرۆشێ. ئەسڵ لە زۆربەی وڵاتانە خۆمان نەزانین جوتیارەکان پشتیوانی حکومیان لەگەڵا هەیە. بەڵام ئێمە بۆ نێو زروفە ناهەمواری کە تێکەوتوین نەک ناتوانین بەڕاستی پشتیوانی بۆ ئەو کەرتانە دابین بکەین. زۆر شتی پێویستر لەوە هێنە بەداخەوە نەمانتوانیوە. بەڵام خۆشبەختانە علاکوونی هیچ جۆرە زروفێکی ناهەموار نییە کەوا تاسەر بێت. ئەمانە هەمووی ترانزیێتن و ئێرادەی خەڵکی لەگەڵا بێت و جوتیارە بەڕێزەکانی خۆشمان دڵنیام کە بەرەو باشتر ئەڕۆین. پرسیارەکە لێرە ئەوەیە، یعنی من ئێستا بۆ تێگەشتم کە لەم ڕۆژانە لەلایەن بەڕێز وەزیری کشت و کاڵەوە کەوتونەتە جۆرە لە ڕێککەوتن لەگەڵ وەزیری کشت و کاڵی عێراق. ئەو بڕە دیاری کراوی کە وەزیری با بڵین کە حکوومەتی عێراقی فیدراڵ بڕیاریە بوو کە لە 500,000 تەن زیاتر گەنم وەرنەگرن، پێم وایە بڕیان لا بردووە لە معاملەکەیانە یاخود لە ڕێکەوتنەکە، بەڵکو جەختیان لەسەر بڕشتی گەنمەکە کردوێتەوە. چەندێک گەنمی بڕشت هەبێت ئەوەندە وەربگیرێ. تەمان ئەمەش بۆ خۆی دیسان پانتایشی خۆڵەمێشیە بەڕاستیەتوانی قسەی زۆر لەسەر بکەی. ئێمە دڵیانین لەوەی کەوە بەرهەمی گەنمی شارە زۆر وەکوهی دەشتی هەریر وەکوهی دەشتی هەولێر یا وەکوهی گەرمیان یا وەکوهی کوێی تر ئەبێت لە ڕووی بڕشتەوە. لەبەر ئەوە ینی حەق وایە بەڕاستی بەپێی دەرەجەی گەنمەکە باشترە خۆت بە بڕشتە. بەڕای من بەپێی دەرەجەی گەنمەکە، ینی ئەوە نییە ئەگەر هاتوو گەنمێکی بە بڕژ نەبێ ئیتر نابێ بکڕێ. چۆن ینی گەنمیش دەرەجەی هەیە هەندێکی بەڕاستی باشە پار بۆ هەر سێ جۆرەکەی یەک سعردانڕێک نرخ ئەمە باش بوو لای تۆ یاخود بێگومان تەوحیدی سعر زۆر باشە. ئەگەر بۆ نەوعی 1 و 2 3 هەر سێ نەوعەکە هەمان نرخدا بنرێ ڕەنگە نەختێک مافی نەوعی یەکەمی تیا جوتیارێکی لاک بۆ پێوی بەناز و بەڵام 850,000 دینار بۆ دوانمێک بۆ تەنێک زۆر باشە. یعنی جوتیار تەواو قەناعەتی هەیە بووی ئەگەر هاتوو لە کاتی خۆیان پارەیان بدرێتی و ئەوەنە بە کوردەکەی ڕوو نەکەنە ئەم ئەو بۆ ئەوی کەوا مافەکەیان بدرێتە، چونکە تاکو ئێستا وەزعێکی زۆر خۆش نەبوو بەڕاستی دابینکردنی مافی جوتیاران لە ئەنجامی ئەو بەرهەمە ئەساسی کە بەرهەمی ئەهێنن بۆ هەموو کەسێک. جا مەوزوعەکەش لێرە بەڕاستی حەزەکەم خاڵێکی تر بێنمە پێشەوە، ئەویش مەسەلەی بڕی ئەو گەنمەی کە پێویستە زۆر پەیوەندیدار نییە بە ژماری دانیشتوانەوە. یعنی چۆن؟ یعنی ئێستا بڵێن وڵاتی وا هەیە ژمارەی دراوسەکان باش مەسەن ئێران جمهوری ئیسلامی ئێران نزیکەی 90 میلیۆن کەس دانیشتوانێتی
کەچی پێداویستی ساڵانە 18 ملیۆن و نیو تەنە لەگەنم. تورکیا نزیکەی 85 ملیۆنە کەچی 21 ملیۆن تەن پێویستی هەیە بەگەنم. ئەسڵەن تورکیا زیاتر لە 2 بلیۆن دۆلار ساڵانە هاوردەی گەنمەکات. وڵاتێکی وەکو عێراق ئەوەی من تامان ئەمەی کە باس یەکەم لەو داتانی کە خراونەتە ڕوو 6 ملیۆن و نیو لەو دەورایەکەوە پێداویستی ساڵانەی کە ئیمساڵ بە پێی هەندێک لە هەواڵەکان خۆشببختانە 7 ملیۆن تەن هاتۆتە بەرهەم کە ئەوە پێداویستی لە کاتێکە نفوسی بڵین کۆماری عێراق 45 تقریبا 45 شتێک ملیۆن دانیشتوانەکەیتی. جا سەری ئەم جیاوازیە بکە بۆ 45 ملیۆن دەوری با بڵێن 6.5 بۆ 7 ملیۆن تەن کەچی بۆ 85 ملیۆنی تورکیا 21 ملیۆن تەن پێویستە این سێ بەرابەر کە لە کاتێکە 40 ملیۆنیان لە ئێمە زیاترە. طبعا ئەوان سەناعەتی ئارد بۆ یاخود با بڵین ئارد بۆ چەندەها سەناعەتی تر بەکارهێنن و ئەسڵەن توانیوانە بیکەن بە چەندەها بەرهەمیوە کە دیسانەوە هەناردەی وڵاتانی تری بکەن بە وڵاتانی ئەوروپایشەوە. دامەزراندنی کارگەکان ئەمە لەوانەیە بگەینە و ئاستی کە بتوانین لە چەند ساڵی ڕابردوو ئەم کێشانە حلکەین. بابەتەکە گرنگە پێویستەکە چەندین قسەی تری لەسەر بکەین بەڵام بەهۆی کەمی دەرفەتی و کاتەکە سپاس دەکەین ئەوەندەی پێویست بوو زانیاری چڕۆپەڕەت پێبەخشین. سپاس دەکەین دکتۆر. سپاس بۆ بەڕێز. زۆر سپاس.